بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و عەزیزان و ڕۆژەوانانی عزیز خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاین و سروش بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم ئێوارەیە بەبێ باسی دەریا بکەین لە قورئانی پیرۆزە، بۆیە هاتوونە سەر دەریاچەی دووکانیش هەڵبەت لە دەشتی مەرگەوە لە کۆڵە بەری مەرگە ئینشاءڵڵا لەگەڵ جەنابی مامۆستا حەسەن عەلیە لە ئاقار گوندی بێموش گوندی بێموشە ڕاستە فەرمووی. مامۆستا زۆر سوپاس دەکەین، خۆشحاڵین کە لە خزمەت جەناب تابینە میێوارەیە، تەمەناکەن ئینشاءڵڵا کە بەرنامەیەکی باش بۆ بینەرانی خۆشەویست و بۆ ڕۆژەوانانی عزیز بکەین. سوپاس دەکەین مامۆستا، سوپاس بۆ ئامادە بوویت. مامۆستا گیانە زۆر بەخێر بی. ئەمڕۆ هاتووینە سەر دەریاچەی دووکان، تەماین باسی بەحر بکەین لە قورئانە. سوپاس دەکەین مامۆستا، مادوومان کردی ماوەیەکی زۆری جەنابیشت بەڕێوەیت. ئەمە بەرزەخێک بوو لە بینی ئێمە و لە بینی جەنابتا. سوپاس دەکەین کە تەشریفت هێنا بوو بە عەراب نێوانماندا. ڕاستە مامۆستا، طبعاً کە سەیری قورئانەکەی وشەی بەحر ئەگەرچی بە دەستەواژەی جیا بە مانای جیا بە وشەی جیاواز هاتووە، بەڵام ئێمە زۆر لەوانەیە ئیشمان بە ئەوە نەبێ، بەس ئیشمان بە ئەوەی هەیە کە قورئان بە دەلالەتی جیاواز هاتووە، بە مەدلولی جیاواز هاتووە. مەسەلەن بۆ نمونە یەکێک لەو بابەتانە کە هاتووە دەریا دلیل لەسەر گەورەی خوا، ئەمە چۆن ڕوونکەینەوە؟ الحمد لله الذي علم القرآن خلق الإنسان علمه البيان والصلاة والسلام على من أرسل إلى الإنس والجان وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان. هبط إيوش جار بخير سپاستك فرحالي إما لو خالوا دس بيدكين كبراستي بابتي أو نكتنيا هر ديار ديك وتنيا هر جوان وهر بيويستا لو گەورەتر لە ڕوانگەی قورئانەوە لە ڕوانگەی دینەوە ئاو سڕی وجودە. ئەمە لەو خاڵۆ دەست پێ بکەین. وجعلنا من الماء كل شيء حي. هیچ زیندەوەرێک و هیچ شتێکی زیندوو نییە. ئەم زەویە کە بەکتریایەکیدا و کرمێکیدایە یحیی الأرض بعد موتها، بەم ئاوە دەژی. ئەم شێوەڕەش و ئەم شێوانە کە بارانی وێ دەکەوێت زیندوو دەبێتەوە ڕەنگێکی تر دەبەخشێ، ئەم سروشتە ڕەنگێکی دەبەخشێ، ئەم ژینگەیە پاک دەبێتەوە. بۆیە یعنی سڕی وجود ئاوە. لەوەش بەولاتر گەورەترین مەخلوقی خوددا کە عەرشە لەسەر ئاوە. وەکانە عەرشوه عەلە الماء. باشە عەرشێک دەورەی هەموو بوونەوەری دابێت، هەموو کەونی لە خۆ گرت بێت، هەموو بوونی لە خۆ گرت بێت، لەسەر ئاو بێت، دەبێ ئاو چ سڕێکی وجود بێت. کە تەماشاکە بابەتەکە چەند گرنگە چەند گەورەیە. یعنی کەواتە بابەتی ئاو، بەحر، دەریا، دەریاچەکان، بەنداوەکان، زەریا گەورەکان بەڕاستی ئەوە ژیان دروست دەکەن. ئێستا زانان کە لێ دەکۆڵنەوتان لەسەر هەر ئەستێرەیەکە ئاو هەبێت دەکرێت ژیان هەبێت. یعنی لە هەر شوێنەکە ئاو هەبێ ئاوەدا نییە. زۆر ڕاست. ئەمە لە ڕووی زانستیشەوە هەر ڕاست، ئەم لە ڕووی واقعی و پەندی کوردیش دەڵێ ئاوەدانی. ئەمە هەر ڕاستە. کەواتە بەڕاستی بابەتی دەریا و بابەتی ئاو سڕی وجودە و دەکرێت بڵێین یەکێکە لە مەخلوقە هەرە گەورەکان. ئێستا کوێ ژیانی ئەبەدیە؟ ئەم دنیا ئەبەدی نییە. کوێ ژیانی ئەبەدیە؟ بە هەر ژیانی ئەبەدیە. کە لە فەرموودەیە هاتووە دەفەرمێتی دەفەرمێ ئیذا سەئەلتم الله فاسألوه الفردوس. باشە ئەگە داوای بەهەشتان لەخوا کرد داوای فردەوسی لێ بکەن. فوقه عرش الرحمن، لەسەروی ئەم فردەوسە عرش الرحمن هەیە و منه تنفجر أهل الجنة. باشە کەواتە
ئەم ئاوە دەبێتە مایەی ژیان لە بەهەشتا لەوێوە ئاوەکان دێن ئەم ئاوە پێغەمبەری خوای تەعالا لە فەرموودی سەحیحا باسی دیجلەی باسی فڕاتی کردووە باسی نیلی کردووە باسی سەیحون و جێحونی فەرمووی ئەوانە ئەنهاری باشتن هەندێک کەسی وشکی زاهد بین وەزانین سەرچاوەکان باشتە سەرچاوەکان باش نییە لە بەهەشت دەچن لە ڕووی ئەوەی کەمایە حیاتن چونکە ئەوانە سەرچاوی ئاوی شیرنن تۆ ڕووباری نیل تەماشاکە 7,000 میل دەڕوا لە ئەمازۆن تەماشاکە 6,000 میل دەڕوا دەیان وڵات دەگرێتەوە دنیا پێی ئاودان بۆتەوە وەنیە کەواتە بابەتەکان بابەتی ئاو زۆر گرینگە یەک لەسەر سەتا هەفتا و یەکی زەوی ئاو دای زۆر ڕاستە بن ئەو وشکانێش بێ ئاو نییە زۆر ڕاستە مامۆستا کەواتە بۆچی ینی پرسیارەکە ئەوەیە لەبەر ئەم حکمەتە زۆرەیە کە خوای گەورە کردوێتی بە دەلیلی گەورەی خۆی دەبێ ئێمە ئەگەر تەماشا ئەم ئاوە دەکەین لە ڕوانگەی ئەوە تەماشا ناکەین تەنیا ئاوێکە ڕاست بەڵێ ئەمە وەکو من و تۆ پەیامدارە وەکو من و تۆ پەیامدارە وەکو من و تۆ بەندایەتی دەکا ولله يسجد من في السماوات ومن في الأرض ئەم بەحرەش وەکو من و تۆ وایە ئەم بەحرە تەمسیلی علمی خوا دەکات ولو جئنا بمثله مددا ولو أن ما في الأرض من شجرة أقلام والبحر يمده من بعده 7 أبحر ما نفدت كلمات الله خوای تعالی ئەگە بیەوێ زۆریمان نیشاندا دەرێمان نیشان دەدا ئەگە ئەو ئاوێکە هەیە و حەوت ئەوەندە هەرچەند دەژمارێ حەوت و 700 لە زمانی عەرەبیدا مەفهومی نییە واتە بۆ ئەوە نییە ژمارەیەکی محدد بڵێ بۆ ئەوەیە کە پێمان بڵێ نییە و خلاص إن تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله ئەگە نەک 1000 جاریش بێ و هەلیان خۆش نابێ کەواتە ئەم ئاوە ئەم دەریایە وەکو من و تۆ پەیامدارە وەکو من و تۆم بەندەیە بۆ خودای تەعالا وەکو من و تۆ سوزدە بۆ خودای تەعالا دەبە بەڵام یعنی ئەوەندە هەیە منەتی بەسەر ئێمەوە چونکە سڕی وجودی حیاتی ئێمە لەسەر ئاوە بەسەر زۆر باشە مامۆستا ئاوە ئەگەر زەوی دایکمان بێ ئاو باوکشمان چونکە زەویەکەن بە ئاودان بۆتەوە زۆر ڕاستە مامۆستا من وتم بڵێن بەمانای جیاواز قورآنی پیرۆزە مەسەلەن بۆ من ئەوە جەنابەت باست کرد وەکو ئاواتوە وجعلنا من الماء كل شيء حي لە چەند شوێنێکە بە یەم هاتووە بەحر و یەم و ئەوانە یعنی بەمەسەڵ جیاوازەکان تاکید ئەوە کۆمەڵی بەدرولاتن جارێوا هەیە نەهرمان هەیە عینمان هەیە ئێمە یەم ئێستا لە قسەی موسای عەلەیهی سەلام بە یەم هاتووە بەڵێ ئەمە با بڵێن دائیمە یەم بە شتێک گوتراوە کە پانتاییەک و گەورایەک و قوڵایەتێکی تێدا هەبێت لە حاڵی بەڵام دەکرێت لە ڕوانگەی قورئانەوە بەحر لەوە فراوانتر بێت بەڵام کاتێ دەبێتە یەم کە جۆرێک لە قوڵای مەسەڵەن تۆ دەریا سوورە لێرەدا باشە کەواتە یان بە بڵێن ڕووباری نیلە کە ئەمە سەرچاوەیەکە بۆ حەیات و بۆ ژیان قوڵایی و مەدا و مەجالێکی هەیە باشە بەڵام کە دەڵێن ڕووبار شەر نە ڕووبار گەورە بیان کەسێ هەر ڕووبار کە دەڵێن دەریا دەکرێت دەریا گەور دەریا بچوک بێ وەکو چۆنە مطالعە علمیدا ئێمە دەریاچەمان هەیە و دەریامان هەیە و زەریامان هەیە وەنیە کەواتە ئێمە بە هەموویەوە دەکرێت ئەم مەوجودە گەورەیە ئەم وجودە جوانە ئەم بوونەوەرە جوانە کە پێی دەڵێن ئاو بیکەینە دەلیل بۆ خواناسی باشە دەکرێت بیکەینە بەڵگە بۆ بوونی حەزارەت و سەقافە و پێشکەوتن و تەقەدم لە هەر شوێنەکە محافەزە لەسەر ئاو کراو گرنگی پێدراو خزمەت کراو پارێزگاری لێکرا ئەم شوێنە لە ئەعلا مستەوای سەقافەتە بۆ نمونە خوای تەعالا لەو پەڕی جوانیەوە باسی چۆمان بۆ دەکا باسی لقد كان لسبأ في مسكنهم آية جنتان عن يمين وشمال كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور سەرچاوەی ئەم باخە کە بە درێژایی یەمن هەتا شام درێژ بۆتەوە یان دەیان کیلۆمەتر درێژ بۆتەوە ئەم لای باغ بووە ئەم لای باغ بووە هەمووی ئاوادانی بووە خوا دەفەرمێت چی فأرسلنا عليهم سيل العرم ولا پشتیانەوە سەدێکە بوو کەواتە ئەم خەڵکە لەو کاتەیە عەقڵی ئەوان هەبووە
تێگەیشتنی ئەوان هەبووە کە سەدێک دروست بکەن ئەم سەددا هەزاران ساڵ لەمەوە پێش ببێتە مای ئاوەدانیەکی یەکجار گەورە کە باخێک دروستکەن ئێتا باخیوەمان نییە ئەم بەری هەرمیوە بێ ئەم بەری هەرمیوە بێت یعنی لەو پڕی ژینگە پای بەلدەتون طیبە طیب ینی پاک و خاوێن و خۆش باشە وەڕەبون غەفوور کەواتە لە هەر شوێنەکە ئاو پاراستنی و پارێزگاریکردن لێو با بڵێن گرنگی پێدانی نیشانەی حەزارەت و سەقافەت و پێشکەوتنە لە هەر شوێنەکە گرنگی پێدرابێ ئەم خەڵکە تۆ تەماشاکە خۆشترین شوێنی با بڵێن وجود و بوون بەهەشتا باش ناویێت جەناتین تەجری من تحتی الأنهار باش بۆ بەهەشتا جەناتە جەنات یعنی شانی باخ و باخاتە تحتەکەشی ئەنهار کەواتە تەماشاکە یعنی بەهەش ناوێکیکەی لێ نییە ئەوەکانەکە سیفەتن ناوی جەنەتە جا جەنەت النەعیم بێ جەنەت الفیردەوس جەناوەکەی جەنەتە جەنەت کاتێ جەنەتە کە پڕ بێت لە دارستان و باخ و باخات و ئاو زۆر باشە کەواتە ئەمە دلیلێکی زۆر زۆر بەهێزە لەسەر ئەوەی کە ئێمە بزانین کە ئاو ئەو شتەیە ئەو شتەیە کە جوانی بە بەهشتی پێ زۆر باشە مامۆستا کە وەختی ئیتە سەر دەریا ینی دەریا ئەگەر ئاوە بە سەحی سێریکەی ڕاستە جوانە ینی زیینەتێکی زۆر بە چاوەکانە بەخشێ ینی خەڵکێکەکە هەر ئاوا ینی حەزەکە لە ڕوو دەرونیەوە وانەی کە دەرونیان زۆر با بڵێن هین نییە ساکین نییە بە کوردەکەی هین نییە ئەنی دێنە سەر دەریا و خۆیان ئەڕوان و بە جۆرێک لە شیفا بۆیان مەسەلەت کابرا بە نمونە دێن تۆ لە کاتێک کە تاو هەڵدێ لە کاتێک کە ڕۆژ ئاوا دەبێت سەر دەریا نمونەیەکی هەرە جوانی ڕۆمانسیە باش مامۆستا ئاوا سەیری دەریاکەی ئەوە دەریا بڵێنەوە لە دەروی زیینەتەکەی شتێکی ئەو تۆ نابینی بەڵام خۆی گەورە فەرمێ کردومانە بەسەر چاوی ڕزق ئەمەیان لەکوێ ئێمەگەر لە وشکانی کە تیا دەژین لە وشکانی کە تیا دەژین چاوەڕانی ئێستا هەورەوە دانی باران دەبارێ لە پەلمانە باران دەبارێ ئەم بارانە شوێ لە دەریا گەورەکانەوە لەو ئاوە تفت و تاڵ و ژەهراوی ئەگەر بخن چی لە توێنە قمێکت پێ ناخورێتەوە من بۆ نمونە لە بەدەر عەباس بووم کە وەکو دەریا گەورەکان وە تفت و تاڵ و ناخۆشە زۆر هەویستم تامی کەم تامەکەی گەلێ ناخۆش بوو یعنی ئەگەر تۆ لە دەریا لەو دەریا گەورانەدا بخنچەی ناتوانانی ئاو بخۆی و دەخنچەی لە کۆتابی ئاو دەخنچەی لە دەریاتە دەخن ڕاست هەر لەو ئاوە تفت و تاڵە کە تەبەخور دەکات بەرز دەبێتەوە بۆ ئاسمانەکان و بۆ پلەکانی ساربوونەوە و بە تەبەقاتی ئەم جەوەدا بەرز دەبێتەوە و لەگەڵ ئەم بلوونانەکە بێتە بارانێک و بەهۆی پستانی هەوا کە لەسەر دەریاکان چڵی کەمتر لە شوێنەکانی کە زیاتر لە شوێن کەمترە کە دەبێتە هۆی با تەماشاکە ئەم بارانێک کە بۆ تۆ دێ ئەمە لەو فترەی بینیمان مەسەلا الحەمدولیلا کوردستان بە ئێران تۆ بە تورکیاتەوە بە عێراقەوە چەند ئاوەدان بوو وایە ئەم ئاوە لە شوێ ڕاهاتوە ئەم ئاوە تفت و تاڵ و سوێر و قوزڵ قۆتێکە لەم دەریانەوە بەم ئاسمانەدا بەبێ ئەوەی ئاگاداربی فلتەر دەکرێت و سفر دەکرێتەوە بە سفر بۆ تۆ دادەبەزێ و ئەنزلنا من السماء ماء نەک تاهێرە تەهوڕە فەعول سیغە مبالغەیە واتە ئەگەر ئەم ئاوە ژینکە پیس نەبا ژینکە پیس نەبات ڕزەکەی سفر ئێستا ژینکە پیس بووە ئێستا بڕۆ قوڵێ ڕانیە ئەگەر بە پێوەری بی پێیلانە 300 بە پلەکەی لەوانە 400 بێ لانە 600 بە پلەکەی ئەندە پیس بووە بەڵام ئەم ئاوەیکە لە ئاسماندا دەبەدە ژینکە پیس دەبێ سفر وأنزلنا من السماء ماء طهورا دي باشا ئەگەر ئەم باران نەبێ زەوی چی دەڕوێنێ ئەگەر زەوی هیچ نەڕوێنێ تۆ ڕست لە کوێ بەس مامۆستا ژێری دەریاژ عالەمێکی عەجایبە یعنی لەژێر ڕزق لەژێر دەریاش لێشێ لە ڕێگا گەورەکان لە ڕێگا گەورەکانی بازرگانی و حیات و ژیان دەریاکانە ماتەرە تۆ چۆن بە وشکانی داهێتە بە دەریاتەها بە جەویش داهاتە باشە کاکە کەواتە ئەم خوددا گەورە کە باسی دەریامان بۆ دەکەوە ما يستوي البحران هذا عذب فرات سائغ شرباء بالحوت من كل لحما طريا وتحل تبسنا وترى فلك مواخر فيها كواتا ام دريا ستساوي شي غوري بكم بو هم غوشتي ستساوي شي غوري بو هم زيندوار چونکە زیندەوارەکانی ناو دەریا چۆن ئاو لە سەدا هەفتاوێک ئەوە زیاتر نەکە لە سەر زەوی دەژین باشە
لەوەش گەرە لەو هەموو گەوهرە مروارێ بە قیمەتەی کە دەکرێت جارێ وا هەیە گەوهرەیەکی بچووک بە 1 ملیۆن دلار ڕاست زۆر یەک گەوهری بچووک لەوەش گەڕێک کە ناو ئەم دەریایانە گومانی تیانە کە بۆتە سەرچاوی ئەو بە وشکانیەکەش بەهۆی هەور و بارانەوە لەوەش گەڕە بۆتە هۆی ڕێی گواستنەوە تۆ بە ناویدا دەڕۆی مامەستا ئێستا سەدان و هەزاران جەزیرە لە ئاو دەدەشی لەنا ئەو دەری جەزیرەکان بخواان خەڵک بەس کاکە یابان جەزیرەیە هەچوا دەروی ئاو وەنیە یەکێکە لە حەزارەتە بە قووتەکان و بەهێزەکان کەواتە یعنی بەڕاستی گومان لەوە دانێک کە ئاو سەرچاوی ڕستقە چونکە بۆ ئەم کەشتیە زەبەلاحانەی کە ئەم ڕۆهانە حتا لە ڕووی سەربازیشەوە ئەوانەیە کە لە ساتیان بەسەر بەحرەکانە هەیە ساتی دەریایشان جا مامۆستازانی مامۆستا هەر مەسەلەکە ڕستق نییە بەڵێ دەریاکان سەرچاو ڕستن بە وشکانیش لە ماسی جا من ویستم ئەوەش بڵێم ینی جگە لەوەی کە بۆ خۆیان لە ناوەوە ڕستقن ئەوەی کە جەنابەت باسی کرد مامۆستا ئێستا یعنی با بڵێن گەورەترین ڕێگای گواستنەوەی کەلوپەل دەریایە مامۆستا ینی کەشتی هەیە ینی منە بەسم هەزاران حاویە ڕاست تارە سەدان تارە مامۆستا ئەگەر لەوانێ بڵم 50 ساڵ لەمەوە پێش لای خۆمان بمان کوتایە دەریا باشترین ڕێگایە ینی بواە بە شتێکی سیر باشە بەڵام ئێستا بینی ینی بۆ ڕێگایی کە خۆی پەروەردگار باسیەکات کە ڕێگایەکە کە وەکو وتمان لاوانێ قورسترین کاڵا لەم ڕێگایەوە ڕێگایەکی سەلامەتیشە زۆر ئەم مسەخەرکردنە مامۆستا ئەگە خوا پەروەردگار مسەخەری نەکردایە ئەو چۆن مسەخەرە بێ مامۆستا کە ئەو جاری وایە کە هەندێک دەریا بینی ئەترسیت ینی ئەوانی کاتون بۆ خارج دەرچی ئەماکەن ینی دەریا ینی بەر لەوەی بتگەێنێتە شوێنی خۆی کاچیتە ناویەوە ئێستا ئەگەر شەو بێ بچیتە نزیکی ئەم ئاوە ڕەنگە بترسی ئەگەر خی گەورە ئەو مسەخەری نەکە خی گەورە ئەوەشی بۆ باسکردنی بۆ حەمەلناهم فی البەر والبحر تۆ چۆن لە بەڕا هەڵگیراوی لە بەحری هەڵگیراوی واتە چۆن لەسەر زەویە دەژی لە بەحری شار دەژی تێگەیشتی وسخر لكم ما في السماوات وما في الأرض يعني يشيك لنشانكاني إكرام ورزقرتن لإنسان تسخيره كواتا مامتا إنسان يكم خداي تعالى وايد رسكردوه كبتواني زورتين استفادة لم موجودات أنا بكا بحر بيت جو بيت شياكان بن دشتكان بن باشا بەڵام ئەم نظامی تەسخیرە زۆر مهمە تۆ ئەگەر بای 1 غرام ئاستێ بخێنە ئەو دەریاوە دەخنیش نقم دێ لە کاتێک لە کەشتێک کە بە پێی علمی فیزیا با بڵێن بۆ نمونە قەوسێک دروست دەکات و بۆ شایەک دروست دەکات و ئاو بە قەبارەی خۆی وەنیا ئەمە لە ڕووی علمیەوە کە باز دەکرێت کەشتێک بە هەزاران تەن باریشەوە بەم دەریایە دەڕوە ئەمە تەسخیری پەروەردگارە من تو ناتوانم بەم ئاسماندا ڕاکێ بەڵا ئەو تێرە بەرچاوی تۆ دێ و دەڕوا باشە کاکە ئەمە تەسخیری پەروەردگارە بڵێ ئەوە یەکێکە لە نیشانەکانی ڕێز و حرمەتی ئینسان کە خوای تەعالی نەیفەرمووە دەریا مافی سەماوات ئێستا ڕۆژ ئێستا تۆ دەتوانی پێویستت بێک بڵۆ بەنزین نەبێت لەو تاقی شەمسیە باشە کارەبا بۆ مسە زەویدا بینی ئەم بایەکی ئێستا لەوانە تۆزە بەهێز بێ بەلای منوتەوە باشە توان سەرچاوەیەکی بەهێزی کارەبا بێ ژیانی پێوەبەند بێ ئەم بایەکە دەیبینن دەکرێت هۆکاری پیتاندنی یان گۆڕانکاری لە کەش و هەوادا بێت لە حاڵی بۆ گەن نەکات تێک نەچێ ژیان بەنەوعێکیکە بێ باشە کەواتە ئەم تەسخیرە نیعمەتێکی گەلێ خوددایە منەتی خوددا بەسەر ئێمەوە کە ئێمەش دەتوانین ئاگال لێبێ ئێستا بۆچی مەلایکەت پێی نەس پێرازەوی ئاودان کاتەوە چونکە لە پێکاتێ مەلایکەت پێویستی نییە پێویستی نە بە ئاوا نە بە خواردنە نە بە تارەیە نە بە سارەیە نە بە کۆبنە بۆ دیفاع لە خۆکردن پێویستی بەمەنیەوە کەواتە ناکرێت زەوی ئاودان کاتەوە بەڵام ئینسانێک کە محتاجە وعلم ئادەم الأسماء باشە ئەم علمەی کە بە ئادەم دواتە هێزێک ئەم هێزە دەتوانێت سڕی وجود بدۆزێتەوە ناویان لێ بنێ و حکمەتەکەشیان بزانێ بۆ چیش بەکاردێن ئاخر ئەمەیە وعلم ئادەم الأسماء باشە مامۆستا پرسیارێکی کە دێتە پێشەوە سەیرەکەی لە قسەی سەیدنا موسى عليه السلام ینی سەیرەکەی دەریا لە یەک کاتە بۆ موسى عليه السلام لەگەڵ شوێن کەوتەکانی بێ بە ڕزگار کرد
بۆ فرعونیش باین ینی تۆ سەیرەکەی لێک کاتە دەریا هەردووچێتی مامۆستا بەڵەوە خۆی فعلا ئەمە ئەوە دەگەینە کە ئەمە جوندەکە لە جوندەکانی خوای ولله جنود السماوات والأرض ئەمە جوندێکە ئەم جوندە مستەخەرە بە فەرمانی خدای تەعالا ڕاستە ئێمە ئەگە بە سادە تەماشا بکەین بە سادەیشتی خارق الوجود زۆر ناچێتە عاقڵمانەوە بەڵام هەموو شتێک خارق الوجود لە ڕاستیە هەموو شتێک ئەو پێکاتێ ئەمە ئەوە کە لە هایدرۆژین ئۆکسیجن پێک دێت باشە ئەم دوو غازە ئەم دوو مادەیە هەر مادەیەکیان بە تەنیا بخۆت ئاگر و یامەتی ئاگر سوودان دەڵا وایە لە لێکدانی هەردووچیانە بێتە چی بێت ئەم شتە جوانە کە ژیان پێوە بەندە وایە کەواتە تۆ تەماشاکە تۆ ئێمە بە هیچ جاذبیەتەوە ژیانمان بەسراوەتەوە باشە ئەم جاذبیەتە وایە دەبین تۆ کردوەزانین بۆ کوێ دەچین ئاراستەمان باکوورمان باشوورمان وەنە هەموو شتێک دیارە بۆی ئەم هێزی جاذبێتەیە کە ئەم زەوی بخۆی بەسۆتەوە باشە ئەگەر هێزی جاذبیەت نەمان نەمازە ڕوودەچووەکە ئێمە کەواتە تۆ تەماشاکە ئەم گردونە بە وردی تەماشەکە هەموو خارق العادەیە بەڵام خارج نییە لە نیزام لە یاسا بەڵام ئەم نیزام و یاسایە دەکرێت هەر بەو نیزام و یاسای قودرەتی خوای تەعالا دەوریکە ببینی دەکرێت ئەم دەریایە بۆ موسا ببێتە فریادڕەس و ڕزگارکەر بە ئەمری خوددا کە موسا بەندەی خوا و دەریا بەندەی خوا ئیشەکەی ئەوەیە چۆن ئاگر بۆ ئیبراهیم سار دەبێتەوە وەنیا یا نار کونی بەردەن وسەلامن على ئیبراهیم چۆن ئاوێک دێ باشە دێ قەومی نوح غڕق دەکات بەڵام نوح ڕزگار دەکات باشە چۆن دەریایەک دێت دەبێتە فریاد ڕەس لەلایەکەوە عقوبەی یونس دەدا لایەکی ڕزگاری دەکات وەنیا لەناو دەریاشە ماسیەک دەبێتە فریاد ڕەس لەوێدا باشە کاکە کەواتە ئەمە ئەوە دەگەێنێ ولله جنود السماوات والأرض بۆیە خدای تەعالا کە کەونی دروست کرد ثم استوى إلى السماء وهي الدخان فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين حتى البابون يقول ببا همي هاد بملكتشي كواتا همو كون همو ما نزاني يك دستي لبشتا يك هيزي لبشتا بيك آراستا دروا لما داري خويا ببي أم لا دخلتوا أو هموي بەڵگە و دەلیلی ناسینی خوددا و بوونی خوا و دەسەڵاتی خوددا و ئامانزداری ئەم کەون و بوونەوەرێ ئامانجە ئاساسەکە چییە؟ ئامانجە ئاساسیەکە دەلیلی بوونی خوددایە و ئامانجە ئاساسیەکە خزمەتی ئینسانە چۆکە ئینسان لەو ناوەندەدا چەقی گردونە ئینسان لەو ناوەندەدا چەقی هەموو شەریعەتەکانە بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی والأرض وضعها للأنام بە بەڵگەی وسخر لكم ما في السماوات وما في الأرض بە بەڵگەی بەهەش بۆ تۆ دروست بووە بە بەڵگەی جادڵی پێناوی تۆ دروست بووە بە بەڵگەی فریشتەکان لە عەرشە دوعا بۆ تۆ دەکەن بە بەڵگەی ئەوەی کە فریشتەکان سوزدەی ڕێز و ئیکرامیان بۆ تۆ بردووە بە بەڵگەی ئەوەی گەورەی هەموو فریشتەکان جبریلە پەیام بۆ تۆ دەگوازێتەوە کەواتە ئەم ئینسانە بینەوە سەر ئەم خاڵە گرینگە لەبەر ئەوەی لە ڕوانگەی دینەوە پێمان شک نایە بە ئیستیقراکە لێ بکۆڕینەوە لە ڕوانگەی دەقەکانەوە لە واقعەوە تەماشا بکەین پێمان شک نایە مەخلووقێک باڵاتر بێت گەورەتر بێت لەم ئینسانە کە لە بەهەشتەوە لە پێدا دروستکراوە هەتا ئەم زەویە کەواتە مامۆستا لە کۆتایی نزیکە بینەوە کۆتایی ئەماڵقەیەمان کەواتە بۆمان دەرەکەوێت کە بەحر دەریا بەو هەموو جوانی و بەو هەموو پەیامدارە لە کۆتاییشە باوەڵێ مسەخەر کراوە بۆ خودی ئینسان ینی لە پێناوی ئینسانە دروست کراوە بالتأكيد والأرض وضعها أو لام تعليله خلق لكم يعني ملكاتي منتفع شيء منتفع لزوي منو تو منتفع لزوي كواتا لبناوي منو تو يعني اگر تو لو تينجي ما لسر وجود تينجيش فينا بويا ما دام تو بالاترين مخلوقي وبويا شقي ام قردونو بويا شقي شريعته كان محوري شريعته كان بويا ئەتۆی ئینسان لە ڕوانگەی ئەم دینەوە ئەوەندە باڵای بەحرت دەوێ ڕۆژت دەوێ مانگت دەوێ ئاسمانت دەوێ زەویت دەوێ بەهەشتت دەوێ جەهەنەمت دەوێ فریشتت دەوێ هەمووی بە جۆر لە جۆرەکان ئەگەر بخمێت باش مامۆستا کۆتایی بەم ئاڵقەیە هات بەس هەندێک پرسیار ماوە هەندێک بابەت ماوە لەسەر دەریا و ئەوانە بیکەین هیوادارم جەنابەت مەجالی ئەوە هەبێت کە بۆ ئاڵقەی دووەمیش لەگەڵمانە سپاس دەکەین مامۆستا بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئەوەی خۆشەویست بەم شێوەیە
تاوتوی بابەتی دەریا و بەحر و ئاومان کرد لەگەڵ جەنابی مامۆستا حەسەن عەلی. چاوەڕێمانکەن لە ئەڵقەی دووەمیشا بابەتی دیکە ماوە، شتی دیکە ماوە لەسەر بابەتی دەریا باسی بکەین. تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم.